قافڵەیەکی حەزرەتی عوسمان بەڕێوە بوو ئاهاتەوە بۆ مەدینە باری 1000 حوشتر خواردنی پێوە بوو 1000 حوشتر کە بەیانی قافڵەکە هات بازرگانەکانی مەدینە بیستیان قافڵەیەکی عوسمان ئەم شەو گەشتۆتەوە مەدینە بە هەڵە داوان لە نوێژی بەیانی ئاچوون حەزرەتی عوسمانیان گرت وتی وەرە پێمان بفرۆشە چکە فرسەتە تۆ چەند داواکی خەڵگەیدا چکە هیچ نەماوە خواردن نەماوە لە مەدینە قات و قڕی و گرانیە وەکو ئێستەش نەبووە بڵێ ئەمڕۆ سەد شاحینە ئەهێنم بەیانی بە تیارە ئەیهێنم بە باخیرە ئەیهێنم هەبووە و نەبووە بە حوشتر بووە حوشتریش ئاخۆ مانگێکی پێشوە قافڵەیەک تا لە شا بۆ گەشتۆتە مەدینە هاتن گوتیان ئەی عوسمان پێمان بفرۆشە فەرمی وەرن معاملە بکەین گوتیان بایی چەنە بارەکە یەک درهەمێک بە درهەمێک قازانجتە دەینێ فەرمی نایدەم گوتیان یەک بە دوو گوتی نایدەم گوتیان یەک بە سێ گوتی نایدەم گوتیان یەک بە چوار ئەیگوت زیاتریان داوە گوتیان ئێمە بازرگانەکانی مەدینین چێ لەمە زیاتر ئەدا فەرمی زیاتریان داوە هەر ئەیاندایە هەر ئەیگوت زیاتریان داوە دوایی لە ئەخیرا وتیان کەس لە ئێمە زیاتر نادا وتی با وتی خوا زیاتری داوە وتی خوای پەروەردگار یەک بەدە بە یەک حەوسەتی داوە ئێوە ئەم دەنێ وتیان پێمان ناکرێت وتی دێ ئێوە بە شاید بن ئەو قافڵەی وەقف بێ لەبەرخوا 1000 حوشتری دابەش کرد بەسەر ئەهلی مەدینە ئەفەرمون ماڵێک نەبوو لە ماڵەکانی مەدینە ئەو ڕۆژە لە خواردنی کاروانەکەی عوسمان تێری نەخوارد بێ نەبوو ژابێتەوە ئەمە بازرگانی لەگەڵ خوا برایانی بەڕێز